ئەوڕۆ ئێوارێ لە عیادەی دانیشتبوو مشینە تحملی نەکرد سڕێ بگری هەر هاتەکەن دەرگەی گوتی ژانم گەلێک زۆرە وەڵا سەرە بڕیان لە بۆ کردی گوتیان فەرمۆرە ژۆرەکە وەڵا هەر تەماشا دەکەم گوتی دکتۆر 5 ڕۆژەیتم نەخواردیە خەریکە دەمرم خۆم پێڵان ناوەستیتم سەوری فەوری عملیاتم لە بۆ بکە بۆچی تەماشام کرد ئەوجا ماریان لە پشت دارە تویە حالەتشی فەقیر ژانێکی زۆر ڕووی لە عیادەی کرد ئەمش گوت با بە یەکسەر داخل بە 1 ساعات کە عملیات لۆ دەکەم ئەوە بوو یەکسەر فەحش شتەکانمان لە بۆ کرد کە چوومە ژۆرێکە تەماشام کرد بەردەک نییە لەسەر دەمەوانەکەی ڕاوەستا بوو ئەو دەمەوانەکەیتی ئەو بەردەیە ها ئێرە دەبینن ئەوە دەمەوانەکەیتی ئەو بەردەیە گیر بوو بلوکان ئەوەی ئەوها ئەستور کردبوو هەستیان بە جیازی خاوێن و باوێن لە بۆمان لێ کردەوە ئەوجا ئێستا کە بزانین ئەو بەردەی لەسەر دەمەوانەکەی گیر بوو بزانین چەندە ئێستاکە لە پێشتان دێدرێنم ئەو بەردە گەورەتان دیت ئەو بەردەی ئەوها لەسەر دەمەوانەکەی گیر بوو زەرداوەکەی ئەستور کردبوو ژانێکی زۆر دروست کردبوو ئەو دەدرم خۆشبەختەوە بەشدارە لە مێهرەبانی بە ئۆفەری مێهرەبانیش عملیاتمان لۆ کرد نەوەکو برێم وەڵا ژانی هەوی ئیستیغلالی بکەین چونکە دەمزانیم فەقیرن پارەیان نییە خۆشبەختە ئەوەی شیریکە لە سەڵاواتی نەخۆشەکان خۆشبەختە ئەوەی بەشدارە لە دوعای نەخۆشەکان چونکە 3 کەس دوعای قبوڵە دەزانن چییە با پێتان بدێت یەکەمیان داکوباب لە بۆ منداڵی دووەمینیان نەخۆش دوعای بکات سەمووی من نەخۆش دوعا لە بۆ بکاتێ سێمینیشە ئینسانی مەزلوم کە زاڵم زوڵمی لێ دەکات ئەو 3 کەسە دوعای قبولە چونکە ئەو نەخۆشەیە هەم مەزلومە چونکە ئەگەر پارەی هەبا کێ دڵ ئەزیەتی نەدەخوات دوای تا باز دەکات سبەیەکە چەند جێی کردیە و چەند بریتانێ و کەس نەکردیە ئەخیری هەناهێنا مێهرەبانی مەزلومە و هەروە نەخۆشیشە دوێ کە دەرێم خۆشبەخت ئەوەی شیریکە لەو خێرە گەورانەمە ئێستا وەزی ساعات 20 دقیقەی دەوێتن 9 سالێکی دەوێتن چەند ئێستا 26 دقیقەیە ئەو وردە شۆڕ دەبینەوە مالێکە ئەم بۆی بمێنن بە سەلامەت تا 3 ساڵ ژانم هەبوو بەس دەمزانی بەردەمەیە بەس ئەوەندە ئازاری نەبوو ئەوە 6 ڕۆژ دەبێم لەگەڵ کانونان مردم ئەوەندە کانونەی هەڵگرم دەست بەسی ئازارم لێ دەدا هیچ ئیسفادەم نەکرد بەس لەو 6 ڕۆژەی نە نانم خوارد نە ئاوم خوارد هەر هیچ ئێستا لە خوای بەزیادبی زۆر باش الحەمدولله عیلاجم مەرگرت ئیسفادەم لێ نەکرد ئەوە عیلاجەکانش لەک نەخۆمە دەرزی وەرمگردی ئینتیهاب تێستیشیان لۆ کردم گوتی نەکو حەساسیەت هەبی ئەویشم مەرگرت هیچ ئیسفادەم نەکرد بەس لە خوای بەزیادبی دووەتی هاتمێک لە شەویت کە باش نووسیمە نەخەوم هەبوو هەر خەوم نەبوو چی شێتانم لێ هات بوو هەر لە تاو ئازاری ئەوانم نییە خەریک و بمرم سەرم لەگەڵی دێشا پشتم هەمووی ئەو جارەوەم لێ هات ئەمن 7 مندارم هەیە پیاوەکەشم کە ناسە عەمەلە هەوی عەمەلەش دەکا ماڵم لە دارەتووە لە دارەتوو نوێنە زۆر باشم دیام زۆر مەمنونی ئەو خەستەخانەیمە ئەو خەستەخانە نەبایە بەڕاستی دەمردم یعنی پێیان دەگوتم بە 2 ملیۆنە بە زۆرە بەس ئەو هەر بەڕاستی بەراسی شتەکەی لۆ کردین ئەگە مەمنونی خوا مەمنونی ئینگۆما من خوا خێری ئەو خێرخوازانە بنووسی کە لە حالەتی و چی ئیمە خەتەر یعنیەوە بەهانەماوەندی خوا بەهانەتانەوە بیشەڵڵا میهرەبانی دڵسۆزی و لێزانی